ڕاگەیاندنی حەزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنێ 8 مارس ڕۆژی جیهانی ژن. لە سەروبەندی ڕۆژی جیهانی ژن نزیک دەبینەوە. بەم بۆنەیەوە ئەم ڕۆژە مێژوویە مەزنە لە سەرجەم ژنان و پیاوانی ئازادی خواز و یەکسانی خواز پیرۆزبای دەکەین. ڕێز دەگرین لە یاد و فیزاکاریەکانی ئەو ژن و کشە ئازادی خوازانەی کە لە شۆڕشی شکۆزاری ژینادا وەک ئەستێرەیەک درۆشانەوە و بوونە چرای ڕووناکی بەخشی شۆڕشی چارەنووسسازی داهاتوو. 111 ساڵ بەسەر پەسەندکردنی ڕۆژی 8 مارس وەک ڕۆژی جیهانی ژندا تێپەڕ دەبێت. ڕۆژێکی کە لەلایەن کۆمۆنیستی شۆڕشگەر کلارا زیتکین وەک ڕۆژی ژنانی کرێکار پێشنیار کرا و بە هەوڵی سۆسیالیستەکان بوو بە ڕۆژێکی جیهانی. لە ماوەی ئەو ساڵە نەزا ژنانی ئازادی خواز بە پشتیوانی پیاوانی خەباتکار و یەکسانی خواز بە فیداکاری و گیانبازی و قوربانیەکی زۆر توانی ویانە گەلێک ماف و جاخوازی جیهانی بەدەست بێن و بزوسنەوەی ژنان لە پێناو ڕزگاریدا چەندین هەنگاو بەرەو پێشەوە بن. ئەم ساڵ لە هەلومەرجێکدا 8 مارس ڕۆژی جیهانی ژن و ڕۆژی خەبات لە پێناو ڕزگاری ژندا بەرز ڕادەگرین کە قەیرانێکی قوڵی ئابووری باڵی بەسەر جیهاندا کێشاوە و ئاسەوارەکەی کە بریتیە لە هەژاریەکی لە ڕادەبەدەر زیاتر لە هەمووان لەسەر شانی ژنان قورسای دەکات. شەڕی ماڵوێرانکەری ئۆکراین و کوشتاری خەڵکی بیدفاعی غەزا بە تایبەت ژنان و منداڵان لەلایەن ئەرتەشی ڕەگەزپەرستی ئیسرائیلەوە هەروەها بەردەوامە. ژنان لە شەڕ و قەیرانەکاندا بەردەوام وەگەمڕۆ زیاتر لە پیاوان لەگەڵ ئازار و خەسارە ترسناکەکانی بەرەڕوو بوونەتەوە. بەڵام ژنانی تێکۆشەر و پێشڕۆ بەردەوام لەسەر ئاستی جیهان و لە ڕۆژە سەخت و ئەستەمەکاندا لە زومرەی پێشەنگەکانی ناڕزایەتی بەرامبەر بە شەڕ و مژدەبەخشانی ئاشتی و ئاشتەوایی و ئازادی و ئەمنیەت بوون. ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی وەک هێمای ئاشکرای حکوومەتێکی ئاینی پشتیوانی نظامی جینایەتی سەرمایەداری هەر لە سەرەتاوە یەکێک لە پایەکانی دەسەڵاتی خۆی لەسەر زەوتکردنی مافە ئینسانیەکانی ژنان دامەزراند. یەکەم دەرکەوتنی سیاسی خۆمەینی لە ساڵی 1342دا لە دژی ژنان و ئەو مافە سەرەتایانە بوو کە لەو قۆناغەدا بەدەستیان هێنابوو. هەڵوێستێکی کە لە یەکەم ڕۆژەکانی دوای هاتنە سەرکاری لە مانگی ڕەشەمەی ساڵی 1357دا جەختی لەسەر کردەوە و بەکردەوەی دەرهێنا. لەو کاتەوە ڕژیمی ئیسلامی دووباڵی ئاین و پیاوسالاری بە هەموو هێزەوە لە دژی ژنان بەکارهێنا. بێبەزایانەترین شێواز و فۆرمەکانی توندوتیژی و سوکایەتی پێکردن لە دژی ژنان لە ڕژیمی ئیسلامیدا بە یاسای کران. سەپاندنی حیجابی ئیجباری وەکو سەمبۆلی بە کۆیلەکردنی ژنان، هاوسەرگیری منداڵان، پەرەپێدان بە لەشفرۆشی لە ژێرناوی سیغەکردن، لێبوردەی یاسایی بۆ کوشتنی ژنان بە بیانووی ناموسی، بێبەشکردنی ژنان لە مافی سەرپەرشتیکردنی منداڵان، بێبەشکردنی ژنان لە مافی دادوەری، زەوتکردنی مافی سەفەرکردن بەبێ ئیزنی پیاوان و بە یاسایکردنی مافی دوو ژن بەرامبەر بە یەک پیاو تەنیا بەشێکن لە یاساکانی دژە ژن لە ڕژیمی ئیسلامیدا. بەڵام بە بەرینایی ڕەهەندەکانی وەحشیگەری و سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی بەرامبەر بە ژنان، خەبات و خۆڕاگیری ژنان لە ماوەی 45 ساڵی ڕابردوودا لە ناو کۆمەلگا و لە شوێنی ژیان و ناوەندەکانی کاردا بێپسانەوە لە ئارادا بووە و لە بزوسنەوەی شۆڕژگەرانەی ژن ژیان ئازادیدا گەیشتە لووتکە. شۆڕشی ژینانیشانیدا کە ژن نەک هەر لاواز و ڕەگەزی دووەم نییە، بەڵکو بەتوانە، وشیار، بوێر و فیداکارە و زۆرترین شایستەی بەڕێوەبردننی جیهانێکی دوور لە شەڕ و کوشتار و لێوان لێو لە ئاشتی و مرۆڤ دۆستی و مهر و خۆشەویستیە. لە خۆڕان نەبوو کە سەرپۆشەکان دەسووتێنران. ژنان لە ڕێزی پێشەوەی خۆپیشاندانەکاندا بوون. لە بری وتار و خوتبەی مەلا و ئاخوندە ئاینیەکان دروشم و سرودی شۆڕەشگەرانە لەسەر گڵکۆی یان بەختکردوان دەوترانەوە و لێدوان و بەیانیەی ئومێدبەخش دژ بە هۆکارەکانی هەڵاواردن و چۆسانەوەی ژنان واتە ئاین، پیاوسالاری و سرمایه‌داری دەنووسران و بڵاو دەکرانەوە. کەمنین ئەو ژنە خۆڕاگر و فیداکارانەیە کە لە سیاچاڵەکانی ئیسلامیدا بوێرانە خۆڕاگریان کرد و کۆڵیان نەدا و گیانی ئازیزیان لە پێناو ئارمان و باوەڕی بەرزیاندا بەخت کرد. کەمنین ئەو ژنە خەباتکار و تێکۆشەرانەیە کە سەرجەم تابۆکانی ئەو قۆناغەیان تێکشکاند و لە نەبەرد و بەرخۆدانی چەکدارانە و سەربازانەی کوردستاندا لە دژی
لەشکەرکێشی حکوومەتی ئیسلامی قارەمانانە خەباتیان کرد. گیانیان نەدەستا و بوونە هێما و سمبۆلی هەزاران کچ و ژنی شۆڕژگێر و ناو یادیان بۆ هەمیشە بە زیندوی دەمێنێتەوە. کەمنین ئەو ژن و کچانەیە کە لە ستەم و سەرەڕۆی یاخی بوون و چارشێ و حەجابی ئیجباری ئیسلامی ئەم هێمای وەحشیگەری و بەربەڕیەت و پیاو سالاریە ئاینیەیان لە مەیدان و شوارڕیانی شارەکاندا ئاگر تێبەردا و دەنگی یەکسانی خوازی مرۆڤایەتیان بەرز کردەوە. کەمنین ئەو ژن و کچانەی کە لە خەبات و ناڕزایەتی ڕۆژانەی کرێکاران، خوێندکاران، مامۆستایان، خانەنشینان و ماڵخوراواندا هاتنە سەر شەقام و دروشمی ئازادی و یەکسانیان بەرز کردەوە. سنگیان لە بەرامبەر سەرکردگەرانی بێبەزەیدا کردە قەڵغان و لەرزەیان خستە جەستەی حکوومەتی ڕزیوی ئیسلامی ئێرانەوە. لە ئێرانی ژێردەسەڵات و سەرکوتی کۆماری ئیسلامیدا 8 مارس ڕۆژی جیهانی ژن هیچ پێگەیەکی یاسایی نییە. دژایەتی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەم ڕۆژە لە دژایەتی ئەم حکوومەتە لەگەڵ ژنان و هەر چەشنە بزوسنەوەیکی یەکسانی خوازیەوە سەرچاوە دەگرێت. 8 مارسی ئەمساڵ دەتوانێت ڕۆژی گەڵاڵەکردن و خستنە ڕووی ویست و داخوازیەکانی ژنان، ڕۆژی داواکاری یەکسانی ژن و پیاو، ڕۆژی ناڕزایەتی دەربڕین بەرامبەر بە توند و تیژی دژ بە ژنان لە کۆمەڵگای ڕوو لە گۆڕان و وەرچەرخانی ئێراندا بێت. ویست و داواکاریەکانی ژنان ویست و داواکاری چینی کرێکار و بەشی وشیار و پێشکەوتن خواز و یەکسانی خوازی کۆمەڵگایە. حەزبی کۆمۆنیستی ئێران وێڕای بەرز ڕاگررتنی ڕۆژی جیهانی ژن داوا لە سەرجەم ژنان و پیاوانی یەکسانی خواز دەکات کە بە بەڕێوەبردننی کۆڕ و کۆبوونەوەی ناڕزایەتی بەرین دژ بەستەم و سەرکۆت لەسەر ژنان و بەرامبەر بە سیاسەتە دژە ئینسانیەکانی کۆماری ئیسلامی ئەم ڕۆژە بەرز ڕابگرن. حەزبی کۆمۆنیستی ئێران مارسی 2024 ڕەشەمەی 1402